ئازیزانی من سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی فانۆسە بمەوە میوانی ماڵەکانتان تا کۆتای پرۆگرام لەگەڵمان بن بزانین کێ بێتە براوەی خەڵاتەکانمان. چۆنی کاک ڕێبان؟ زۆر سپاس بەخێر بێن ئەحواڵە؟ زۆر سپاستان دەکەم. باشی تۆ؟ الحەمدولیلا بەخێر بێن دووبارە. زۆر سپاس بۆ شوێنەکەس هاوڕێکی خۆمی لێ. بەتاکید چاوم ڕۆم بۆ دووبارە بەخێر زۆر سپاس. ئەوەی کاگەم لێو نیە سەربەچی خەریکی. وەڵی ئێستا کە لە کۆمپانیایەک دەوام دەکەم خەریکی کاری هونەریمە دوو بەرهەمی نوێم لە ڕێیە ئینشاڵڵا بە ئایندەی نزیک کلیپی لۆ دەکەم و بڵاوی دەکەم. باش پێشتر بەیەکەوە ئیشمانە کردەوە کاتە؟ وایە زوو تاقیمانە کردەوە یەک خولەک بەڵێ نەخێر بەکارمێنە. وای مشکلێ ئێستاش تاقیکەینەوە؟ یاڵڵا دەی بابیکەین؟ بابیکە. باش ناوی بەڕێستان؟ ڕێڤان. کاک ڕێڤان خەڵکی کوێی؟ هەولێر. ڕۆژانە بەچی سەرقاڵی؟ کاروبار و ئیشی ڕۆژانی خۆمان کۆمپانیایە و ئیشی هونەریە. ئیشی هونەریشەکەی؟ ئیشی هونەری دەکەم. وتە چەند بەرهەمی تازەت حازرە؟ دوو. بۆ جەژن ئامادە بێ؟ ئامادە بێ. شادن خەمگینن خەفەتە خۆی دڵما خۆشە بێ؟ یەکیان شادە یەکیان خەمگینە. لە هەردوو لایشە کردەوە کەس لە هەردوو لایشم لێ کردووە. باش ئەم زانەمەی باتەوە چونکە پێشتر زۆرەمان تاقی کردوێتەوە ها؟ بەتاکید دەیبم. خۆم مۆنتێر بووم. باش من هیچ 964 لای کردووە نیە؟ بەتاکید. بیلە شتی بابێ عادیکۆ. گۆرانێکم بۆ بڵێ خەڵاتە ئێمە. ئەوم لەگەڵ. قابلە بەڵێم نەخێرەکە نەزانەمەی باتەوە خۆی مۆنتێری بەنامەکە. ئەوەیان. نا شتیوانە. چی بڵێ؟ بۆ حساب کە لایڤ میوزیکمانە. ئۆکێ. بێ. بۆچی بەتەنیا لێرە جێت هێشتم چیرۆکی عشقی لاویت پێنێشتم دیارە نازانی گوڵم وانە بێ نەیشق خوایە و وەفاشوانە بێ کە تۆ جێت هێشتم گوڵم چرۆ بوو ئاخر عشقی تۆ هەمووی دێرۆ بوو عشقم چوو دڵم چوو عمریشم بەسەر چوو چاوەڕێی بەهار بووم قەت نەمدی و بەسەر چوو. ئەی دەنگ خۆش بە خاتری ئێوەی خۆشەویست. زۆر سپاس دەستەکان نەخۆش بێ مەمنون. دەبای سەر خەڵاتەکەەوە مێ گۆرانەکە دووانە؟ لەگەڵ پرسیار و وەڵاموانە بینە چۆنە؟ تەرکیزە چۆنە جارێ؟ خراپە. ئەگەر بڵێم یەک خولەک پرسیار لە تۆکەم تۆ لە یەک خولەکەیە بەڵێ نەخێر ئانا ئەم بەکارنێنە ئەتوانی؟ تاقی دەکەین. با تاقیکەینەوە. ناوی بەڕێستان؟ بەفرێن. ڕۆژانە بەچی سەرقاڵی؟ خوێندکار. خوێندکاری؟ کاری خۆ بەخشیش دەکەم. ئەینە تۆ تەواو کردووە؟ کردێ یانی؟ خوێندکار نییە؟ خوێندکار نیمە کاری خۆ بەخشی دەکەم. باشە. بێجگەلەوە چ ئیشێکترەکە؟ خۆت حەز دەچێ خولای چیت هەیە؟ هەر لە بوارەکەی خۆم کار بکەم حەز دەکەم. حەز ناکەی بوارەکەت بگۆڕی؟ نا هەر بوارم تاوا. ئەی نەوت بەڵێ نا؟ ئەی نەمون بەکارمێنە؟ بیرە چوو؟ باشە بەفرین شتێکی ئاسان لە ناو ئەمانە بە خۆت شتێک هەڵبژێرە. بەشکم شتێکی ئاسان بۆیەوە؟ نەبیتم شەیکە؟ نا سەیر مەکە. باش. تا ئێستا درەختێکت چاندووە لەکوێ؟ یەکجار لە پێش دەکەی ماڵی خۆمان. چ درەختێک بوو؟ وای نازانم بەس داکەم کڕبووی. دایکە کڕیبووی؟ خۆت هەوڵە نەیەوە بیکڕی؟ یانی لە دوای ئەوە دووبارەیکەیتەوە؟ نەبووە. وەڵا برێ بچێ. دووبارەی کەرەوە؟ ئینشەڵڵا. ئینشەڵڵا. شتێکم پێشکەش ناکەی؟ نازانم. بەسەرهاتێکی خۆش لە جامیعە بەسەرتاتە بێ قسەیەکی خۆش. باشە جەرگەکەم 964 لای کردووە. خەڵاتی خۆمێن بە تۆ. سڵاوت لەبێ. سڵاو لە ئێوە. باشی کاکە؟ زۆر سپاس مەمنون. زۆر سپاس. ناوی بەڕێستان؟ دانام. چۆنی خاتون؟ باشی؟ ناوی بەڕێستان؟ سروە خان. ڕۆژانە بەچی سەرقاڵن؟ من کاری بیماکەم لە کۆمپانیایەکە. بەشە ساغوێ. ئەی تۆ؟ من ئیجازەی دایکانم بەڵێ داوام دەکەم بە سێ ئیجازە. لە شان ساغ بە یاخوا. 964تان لای کردووە؟ سەرکەوتوو بوون بەڕاستی پێیجێکی زۆر سەرکەوتووە. ئێمە لە هەموو پێیجەکان فۆلۆمان کردو ڕۆژانە
اخبارەکانی هەرێمی کوردستان دەرەوە هەرێمی کوردستان بە ئێوە وەریەگرین زۆر سپاس سپاس بۆ یەک خولەک پرسیارتان لە یەکەم لە یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکار مەهێنن باشە ناوی بەڕێستان دانا کاک دانا و تو ڕۆژانە بەچی سەرقاڵی کاری کۆمپانیا خێزانیشت خێزانیشم خێزانش کاری کۆمپانیاکە خێزانم کاری کۆمپانیا ناکەم چەند ماڵتانەیە سێ مناڵمانەیە هەرسێکیان کوڕن دویان کچە یەکیان کوڕم کوڕەکەتان تاقانەیە کوڕەکەمان تاقانەیە باش لە ماڵەوە هاوکاری خێزان تەکەی هاوکاری خێزانوەکەم تا چ ڕادەیەک تاو کاتێ پێویست بم بێت باش ئێستا تۆ وتم من تەرکیزم باش نییە ئەو یارمەتی مەیە من تەرکیزم باش نییە باش نییە باش نییە پێ دوایە بتوانی بیبیتەوە تا ڕادێک با زۆر سێقەت بەخۆتە تا ڕادێک تێ بڵێ بەڵێ 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 ئەخە خەتای تۆ بۆیان منوتم بەکاری باشە با لەگەڵ تۆ شتێک تاقیکەمەوە سێ جار لەسەرێک بۆم پێم بڵێ هەموو سێشەممەیەک لە ماڵی شاسوارش لە ساوەرەیە ناو ناتوان باش بەڵێ نەخێرەکە لەگەڵ تۆ تاقیکەمەوە ئەو زیرەکترە لەمە بەڵێ ئەڵێ ئەو زیرەکترە لە من تەواو تا ڕادێک بۆ باش بوو وایە تۆ زۆر باش بووی بەس کۆتایەکی تۆ لە تاقیکەمەوە لەگەڵ تا والله بە تاقیکەینەوە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێنە باشە ناوی بەڕێستان سروە سرۆ خانە سەرگیریت کردووایە سەرگیرم کردو چەند ماڵەت هەیە سێ ئێستا خەریکی داوامکردنیە لە ماڵەوەی ماڵەوە چەندیان کچە چەندیان کوڕە مناڵەکانت دوو کچە و یەک کوڕە یەک کوڕتەیە یەک کوڕمەیە خالت نەسەنێ ئیشەڵڵا کامیان گەورەیە کامیان بچووکە کوڕەکەم گەورەیە کچەکانشم بچووکن هاوسەرەکە دوو یارمەتی مایە لە ماڵەوە یارمەتی هەیە هەر یارمەتیمەیە زۆر باشە ڕۆژانە مناڵەکانت لەگەڵ تۆ کات زیاتر بە چیوە بەسەرەبە خۆیان خەریکی یاری خۆیانن پێویستیان بەم هەبی دێنە لای منیش یاریان لەگەڵ ناکەی منیش یاریان لەگەڵەکەم بەستا ڕادێک ینی زۆر یاریان لەگەڵ ناکەی بەڵێ سەرقاری بەڵێ ئەی نەوت بەڵێ باشە یەکێک لەو خەڵات لەوانە بۆ هەڵبژێرن زانم بەشکم خەڵاتێکتان ئێمە یعنی نامانەیە لەنا ئەوانەیە بەکەیف خۆدانێکە دێمە داری دەیەڵا کوڕەکەیان هەڵێ بژێرم زانم دانێکمان بۆ بژێرە دەی لە کاتی دەست بۆ تاڵیدا چی دەکەیت؟ لە کاتی دەست بە تاڵیا چیەکەی بە هەرسێکتانە جوابم بنەوە ئەچین بۆ وەرزش یاخود بۆ شوێنی وا گشتی بە یەکەوە ئاڕۆم بۆ وەرزشکردن عیلەیەکی ڕاضین بەڵێ یاخوا بمێنن زۆر سپاس ئەوانەی کە کردمان بۆ خۆشی بوارەوەی کە 1964تان لای کردووە خەڵاتان ئێمە دەستان خۆش دەستی خۆش خەڵاتێکم بەرێ ماما چۆنی ئەحواڵە باشی یاخوا باشبی نای بەڕێستان عبدالخالق مام عبدولخالق ماشەڵڵا زۆر زاخۆ گۆڕیوە سپاس دەکەم سەلامەت هەمیشە ئاوا خۆتە گۆڕی بەردەوام ماما چەند ساڵە بێر ئاوا خۆتە گۆڕی بەخوا تقریبا ئەوە ساڵێکە زۆر حەزم چیتێ ئەها پێش زیری کوردیمان لەبە کردیە بە زانیەوە بۆ ستایلەی نەبووە تە ئێستاکە ئەمە دەستوری کوێ چی ئەمە پێڵێن دەستوری هەولێر هەولێر ئەمەیان بەس ئەمە لە ئێرانەوە دێتن زیاتری مۆسیقی هەورامان هەورەمانە بەڵێ باش. ئەمە کەرچی پێ دەڵێن پێڵێن کوڵە باڵ کۆڵە باڵە بەوەی بەڵێ ئەمە خەنجەر و تەزبیح ماشەڵڵا قدیمە و ئەوەش دلەکەشمان مراد خانیە ئەوەی دەستورەکەی باش چیت هەیە بۆ گەنجی ئێستا زۆر گرنگی بە جلی کوردی نایەن وەکو جاران یا جلی کوردی وەکو جاران زۆر باوی نەماوە دەترسم دیسان لێم عاجز بوو نانە عاجز دڵیان گەورەیە کرد ناو شار بوو باشە ئەواتم ینی سەیرم کرد فیستیڤالێکی کوردەواری خەڵکی هەڵەبجە و تێهەڵە بیارە هاتبوون هەتا ئەوانەی کە فیستیڤالەکەشیان کرد بوو جلی کوردیان لەبەر نەبوو هەموو جلی ئەزنەبی و جلی دەرەوە لەبەر کرد بوو گەنجی ئێستامان ئیحتیمام بە جلی کوردی نادە بەڕاستی جلی کوردی زۆر زۆر جوانە ینی دوای کەلتوری خۆمانە یعنی بڕۆ ئێستا سەرێکم تەماشا کابر لێ ڕاوەستایە سەری خۆی لەناو ئەو هەیکەلە دەری نایە وەڵات چیە مەجلێکی کۆری لەبەر یان عەرەبێکی لەبەردایە باشەکە جلی کوردی دانایە بچی لەبەرکە نەوەڵا لە هەر وڵاتێک چی زۆرمان جێگاتیتە زۆر سمەردیتیان کەس ئەوەی نەکردیە بەس خەڵکی مەنا ئێمە تەقلید دەکەن دائیمەن لە ماوەی ئەو ساڵەیە سەفەرت کردووە بە جلی کوردیەوە بڕۆیت و خەڵک بێن بەڵێ بەڵێ من خۆم ڕێ وەرزشوانم لە ژنێڕۆپی بەغداد هاومەکەم گەیشتمە هەر وڵاتێک جلی کوردیم بردیان
خەڵک چۆن پێشوازی دەکەن والله يعني همووی بە ناوێک سەیرەکات کە مشتاقە یەکەم جارە هەندێکیان دەمان ناسن ڕۆیشتمە مەغرب بۆ زیرەی مەغرب ئافرەت بوو تۆڵەمانە بوو کە دانیشتین یەکسەر هات گوتیت من بەنەکەنەوەی وڵات گوتی تو خزمی پەروازی عنیکە پەرواز بن لە ماوەی لە بەرنامەکە عەرەب عایدل بوو عەرەب عایدل بوو گوتی تو خزمی ئەوی بەرگەکان بەڵێ ڕاستە بەجل بەرگەکە زۆر وڵاتانی هەتا ڕۆیشتمە ئۆزبەکستان ینی خەڵک هەموو ڕووی تێکرد لە جۆرجیا دەچووم هەر جێگایەک بەر نەدەکەوت هەرێ بەخوا هەرابی مامەگیان بەنامەکەم پرسیار وەڵامە بەس کە تۆم بۆ زل و بەرگەوە بینی نەمتوانی نێم بۆلات دەبەندرێژ نمونەت زۆر بێ سەلامەتی خوشی بەڕێز سڵاوتان لەبێ سەلامەتی چۆنی کاکە باشی یاخوا باش بینای بەڕستان چالاک چۆنی خاتون باشی سلامت تۆ ناو چییە شادی شادی خان چی یەکەن شکۆگراینە خوا لە یەکتان نەکای ئینشەڵڵا ماشەڵڵا زۆر جوانن بەیەکەوە سەلامەتی زوو ئاواسنە دەرەوە ئارە وڵا بۆ هەموو شوێنێک لەگەڵ خوشکەکەتە چی ئارە وڵا دایم پێکەوەینە خوشتی گچکەمە ئەیگیان خالت نەسەنە ئینشەڵڵا بمێنن بۆ یەک چەند جێگەی دڵخۆشێ براکەت ئاوا هەمیشە لە پشت والله زۆر خاڵۆمە بێلیتن پشت بەلایە لە بۆمە یاخوا بمێنن بۆ یەک سلامت بخاتم ممنون پێم بڵێن لەگەڵ سۆشیال میدیا بەینتان چۆنە والله لە بەکار و کەسابەت زۆر ئاگامان لێ نییە یاخوا لەشتان ساخ بە ئەی تۆ والله زۆر بەکاردێنم چی زۆر بەکارێنی والله زۆر بێ ئەپەکان سناپ ئینستاگرامە 964 فۆلۆ کردووە لایکت کردووە بزانم لە کلمە وا بزانین ئەی تۆ باش پرۆگرامەکەم لە پرسیار وەڵامە باشە یەک خولەک پرسیارتان لێ یەکەم لەو یەک خولەکەیە هەرچی مود وەکو من بڵێنەوە باشە لەگەڵ کامتانەکەم جار تاقیکەمە لەگەڵ ئەو باش یەک خولەک هەرچی مود وەکو خۆی بڵێرەوە باشە ناوی بەڕێستان ناوی وەڕێستان ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی ڕۆژانە بەچێوە سەرقاڵی ئەوە خوشکتە ئەوە خوشکتە بەس پێم بڵێ دووەم پرسیار لە تۆم کرد چی بوو بەس پێم لە دووەم پرسیارە تۆم کردی بوو پرسیار لە تۆکەم پرسیارە تو دەکەم ئەی نەمود پرسیار لە تۆکەم پرسیارە تو دەکەم نەمود وەکو خۆی بڵێرەوە گوتمە چ خۆت نەمگوتە چ خۆت بڵێرەوە باش شتێکی لەگەڵ ئەو تاقیکەمەوە یەک خولەک بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێنە باشە ناوی بەڕێستان شادی شادی خاونتە خوشک و برانوانیە شکۆگراینە تۆ لەو گەورەتری ئەو لە من گەورەت ئینە من مەڵێ نا باش ڕسمگرتن زۆر ڕسمەگری ڕسمی زۆر دەگرم تاو بەڵێ نەخێرەکە بەکار بێنە تازە نایەکە بەکاری ناو تێک چوو تێکدا ڕسم زۆرەگری ڕسمی زۆر ئەزانی ناو کامێرا ڕۆڵەکە چەند ڕسمی تێدایە والله زۆری تێدایە زۆر ناژمارەیەکم پێ بڵێ ئەگەر نزیکیش بێ خەڵات دێمن 5000 دەبیتن سەیریکەین زانی وایە ئەی تۆ بینە چۆنە لەگە ڕسمگرتنە باش زۆر ڕسمەگری وڵی تقریبا بەس بەغدار کچ ناوانیە ناوەڵا 6000 وتی 5000 6300 تایە وڵای هەزاری فەرقا ئەم هیچی نادەبێت ئەوە لە پشتە تۆ ئەوە لە پشتی بووی ئەی فەرقەکەی زۆرە ئینسان دەبێ عەدالەت تاو دەستان خۆش بە شتێکم پێشکەش ناکەن بەیەکەوە ناوەڵای تووشی مۆقفمە مەگە باشە قەینا هەرەوە 964 لای کردو بەیەکەوە بەشداریتان کردوە من خەڵاتی خۆمێن بە ئێوە دەستان خۆش بێ سواز و بەشداریکردتان زۆر سپاس هەر بمێن ئینشەڵڵا خێر بێ باشی کاکە ناوی بەڕێستان من توانم کاک توانە ڕۆژانە بەچی سەرقاڵی لە کۆمپانیایەکی پەیوەندیکردنی کار دەکەم باشە لە سوستاخ بە یاخوا هەمیشە ئا بەجلی کوردی خۆتە گۆڕیە ئەمڕۆ وڵای هەڵبەتە جلی کوردی تەبان شانازی پێواکەین بەڵام زیاتر لە بۆنەکانە مامە پیرەیەکم بینی ئێستا زۆر جوان خۆی گۆڕی بوو دەسێ جلی کوردی گلەی لە گەنجەکانمانە بوو زۆر خۆیان بەجلی کوردیەوە ناگۆڕن گلەیشی لە من کاڵبەتە پێشەمووی خۆی لە ڕاستیە کەلچەرەکان جیاوازن ینی حقیقەتێکە ئێمە دوونەوەی جیاوازن بەڕاستی ڕەنگە بۆ جلی کوردی لە سەردەبێت کە بۆ هەموو شوێنە گونجاو بێت و ئێستاش ئەکید بەتایبەت بۆ نمونە بۆ زانکۆکانیانی من بیرم دێ کاتێکە لە زانکۆی بەغدادا ئەم خوێن بە جلی کوردی چوون بۆ زانکۆ بە جلی کوردی چوومە دەرەوە خەڵکەکە زۆریان پێچوان بوو چکە باسی 2014 ئەەکەم هەموو هات نوێنەیان لەگەڵ مەگەر بەڵام بۆ نەبوو ئێمە ناتوانین ئێستا جلی کوردی بۆ هەموو شوێنە بکەین هەموو شوێنێک ئەتەکێتی خۆی هەیە بەڕاستی ڕەنگە تەنانەت ئەو کۆمپانیای کە کاری لێکەی ناچار بکات یونیفۆرمێکی فەرمی بکەیت وانە یان بۆ زانکۆ
نان بۆ نانەوە گۆشت باش لە پەندی پێشینانەکەی تۆ باوەڕەمە ناو پرۆگرامەکەی خۆم پرسیار وەڵامە لەگەڵ سۆشیال میدیا بینێت چۆنە ڕسم زۆرەگری ڤیدیۆ زۆرەگری خۆم لە کۆمپانیایی کە کار دەکەم اختصاصم سۆشیال میدیا سپێشاڵست باشە بەڵام وەکو دەرکەوتن بۆ خۆم ناوەڵە ئەوەندە چالاک نیم بەزی تر سۆشیال میدیای کۆمپانیا لای منە و کاری لەسەر دەکەم ئەزانی ناو کامێرا ڕۆڵەکەت چەند ڕسم و ڤیدیۆی تایە هی خۆت نازانی بۆ نازانی باش ئەوەسەکە زۆر بەنزیکی ئەیوت باش ئەتوانی من شتێک بە تۆ بڵێم سێ جار لەسەرێک بە خێرایی بۆم بڵیتەوە بۆ نمونە بڵێ هەموو سێشەمەیەک لە ماڵی شاسوارش لە ساوەرەیە هەموو سێشەمەیەک لە ماڵی شاسوارش لە ساوەرەیە هەموو سێشەمەیەک لە ماڵی شاسوارش لە ساوەرەیە ئەو خێرایی منە نەموت خاوی گەرەوتم بە خێرایی بڵێ چوومە چەقەڵان بۆ پرسیارێک ناکە پرسیارێکی چی ئەتر وەرزشی بێت مێژووی بێت ئەگەر من لە وەرزش نەزانم بێت هەر شتێک بەڵام ئێمە سیاسیمان نیەداوای لێ بودنەکەی پرسیارێکی مێژووی بکە جوگرافی بکە هەر پرسیارێ داها وەڵامەکەی بدەمەوە بەزەم شتێ لە تۆ پرسم کە وەڵامەکەی بزانی نه مەبەستمەوە پرسیارێکی ئەڵە شتێ بڵێ کە من وەڵامەکەی بزانم ساسەکەی خۆمەوە بەڵام با وەڵام بدەمەوە با وەڵامەکەی بزانم چی لێ بپرسم لێ بپرسم چی لێ بپرسم وڵای ترکەی خۆت هەر شتێکە پرسی بپرسە بەس خەڵاتە نایەم ئەگەر بیزانی کەشە نییە ئەگەر نەمزانم خەڵاتە دەبێت خەڵات وەرەگرم وەڵا باشە چی بپرسم نازانم هەر شتێک تۆ لە وەرزش هەندەری کوێ جارە یا ڕیال مەدرید و پاریس سان ژێرمان خراپمان لێ بەسەر هاوز بە پێ بەڕاستی پاریس سان ژێرمانش کاتی خۆی هەلەبەر مباپێ بوومە لە ئەنگری بەڵامی تر نەما بەڕاستی ڕیال ئەم ساڵەوەی کە هەبوو تەنها مباپێ بوو ئەگەر ناوەکو وەڵا بەرنامەکەمان بوو بە وەرچی وانە ئەنیاس ئەواسەی پێشووینەوە بەڵام ئەکید هەڵەسێتەوە باشترە بێت لە ڕابردوو تۆش لەو ڕیاڵانەی کە قساکەنە لە 15 بتاڵمانێ ناوەڵام من ئەسڵەن ئەوەی بۆ من گرنگە حەزەکەم پاریس ئەم ساڵ چامپیۆنز لیگ بەرێ دە ئینشەڵا بەدڵیتەوە ئینشاڵڵا دەستەکانە خۆش بێ زۆر سپاس ئازیزانی من پرۆگرامی ئەم جارەی فانۆسیش کۆتایی پێیا تا شەوێکی دیکە و لە پرۆگرامێکی دیکە و لەگەڵ کۆمەڵک بەشدار بووی ئازیزی دیکە دەبینەوە میوانی ماڵەکانتان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ماڵەوە.